گوێترین هەواڵ دەربارەی بەشی سێمی فیلمی ناویوسیمی و ڕاگەیاندنی بەرهەمێنانی بەشی چوارەمی فیلمەکە وەرن با لەم ڤیدیۆیە باسێکی بکەین. بە فەرمی بەشی سێمی فیلمی ناویوسیمی لەسەر داواکاری بینەران ناوەکەی گۆڕا بۆ ناویوسیمی ناوی دۆنت، واتە ژمارە سێەکە لابرا و بەمانایەوە دێ ئێستا دەمبینی ئێستا نامبینی. لەسەر قسەی فانەکانم ناوایان بۆ داناوە، ئێستا و ڤیدیۆشتان بۆ دانم کە ناوەکە هەڵەبژێرن. جیاواز لەوە هەر لە سینەماکۆنەوە ئەویان ڕاگەاند کە بەشی چوارەمی فیلمەکە لە بەرهەمێنانایە و فانەکان ئەتوانن چاوەڕێی بەشی چوارەم بکەن. بەشی سێم لە 15 ساڵی 2025 لە سینەماکانی گیان بڵاو دەکرێتەوە، واتە چەند مانێکمان ماوە ئەم فیلمە ببینین و GTA 6 هەر نەهاو ئەو تا ناویوسیمی بەشی تازەشی بۆ دروست دەکرێت و وا بەشێکشی بڵاو دەکرێتەوە. ئێوە خۆشەویستن فۆلۆ لە بیر مەکەن و خواتان لەگەڵ.